ئێمە کاتێ باسی فەرمانڕەوایەتی دەکەین دەوڵەت شێوازێکە لە فەرمانڕەوایەتی، یعنی فەرمانڕەوایەتیەکی دەستگاییە، دامەزراوەیە. بەڵام فەرمانڕەوایەتی ترمان هەیە کە لە دەرەوەی دەوڵەت، ینی وەکو بڵێ فەرمانڕەوایەتی پەیوەندی نێوان جۆرەکە لە پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤ یا کۆمەڵێ مرۆڤ و کۆمەڵێکی تر لە مرۆڤ. بەڵام لە دەوڵەتە ئەم فەرمانڕەوایەتیە لە بینی دەستگای دەوڵەتایە کە کۆمەڵێک لە مرۆڤتیایە کۆبوونەتەوە لە فەلسەفەی سیاسیان ناوندراوە کەسە گەورەکە، ینی کەسە گشتێکە. دەوڵەت کەسێکە، بەڵام ئەم کەسە ئێمە دروستمان کردووە و ئەم کەسە کەسێکی کۆییە لە کۆی ئێمە پێکاتووە، بەڵام لە هەمان کاتا فەرمانڕەوایەتی ئێمەش دەکات. لێرە پەیوەندیەکەیە لە بینی فەرمانڕەوا کە ئەم کەسە گەورەیە کە دروستمان کردووە کە هۆبز ناوی دەنێ ئەژدیها، لە بینی ئەم ئەژدیایی کە دروستمان کردووە لەگەڵ خۆمانە لەگەڵ گەلە، ئەمە فەرمانڕەوایەتیە.